شوێنی کاتون بۆ ناوچەی سەوزبەر لەوێ بێنە پەرلەمان شوێنی تریشەیە گەر بیانەوێ کە داخڵە بن بەڵێ لە ئەو دەرگای وەزارەی دیفاعەوە کە داخڵ بوون دەستی چەپ ماڵی مالیکیە ئەنی بەر لەوێ بگەنە پەرلەمان ماڵی نەنا هەر کە داخڵ بوون بیدایەت چکە بە پێ زۆرە ڕۆی تا ئەگەیتە ئەنجومەنی نوێنە ڕەنگە 20 دقە بە پێ بڕۆی ئیمجا ئەگەیتە پەرلەمان بەڵام 20 ثانیە یەکەم کە چیتە ژورۆ دەستی چەپ کۆشکی بندوقیەیە مالکی لە کۆشکی بندوقیە لەوێ دانیشتەوە ماڵەکەی لەوێ وە لەوێش بووە وەلایەزالیش لەوێیان بەس بۆ ناچن بۆوێ چونکە یەک فرقەی جەیش بە چەکەوە لەوێیە ئەیان کوژێ بڕۆن وە سەدرریەکانیش عاز نادەن بچن بۆوێ بۆ دێن بۆ پەرلەمان باشە سەرۆکایەتی وەزیران لەولاترە پێش پەرلەمانە ئەمان عامە پێش پەرلەمانە باش و ماڵی بەشێ لەوانەیە ئەمان پێیانەڵێن بەرپرسن لەم دۆخە و گەندەڵن و ئەبێ بڕۆن هەبووی لەوێن بەڵام بۆ دێن بۆ پەرلەمان چکە پەرلەمان حیمایی پەرلەمان کووردە ئەو بەرگ سەربازیە مغاویریانەی ئەیان بینی کڵاوی سوور هەمووی کوردن باشە چەکیشان پێ نییە واتە پەرلەمان تەنها شوێنەکە بەبێ چەک حیمایەتی ئەکرێ کوردی شەیکە کوردێک لەوەیە پاسەوانی ئەنجومەنی نوێنەرانە هیچ مەجبور نییە لەگەڵ ئەوانە دەستە و یەخە ببێتەوە بۆ یەکشێتەوە چی لێکن با لێی بکەن